إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله صلوات الله وسلامه عليه وعلى آله وصحبه ومن دعا بدعوته واهتدى بهديه إلى يوم الدين. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما أزواجا كثيرا وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. السلام عليكم ورحمة الله. خۆشحاڵم لە وانەی چاردا لە زنجیرە باسەکانی تەسکەی نەفس بە خزمەتتان بگەمەوە بەمەبەستی ئەوەی کەوا خوای گەورە لێمان ڕازی بێ ئینشاء الله تعالى و هیوادارم ئەوەی ئازی سوودی لەوە بگرن بە ئیزنی خوای گەورە. لە وانەکان ڕابردوو باسمان لە دڵی نەخۆش کرد، گوتمان نەخۆشەکانی دڵیش بەگشتی دەکرێنە دوو بەش، شوبهات و هەروەها شەهەوات. ئیتر لە شەهەواتەکان ئەوەی کە باسمان کرد لە دوو وانەی ڕابردوو، یەکەمیان ئەوە بوو شەهوەتی خۆشویستنی دنیا، ئەوەی کە ئینشاءالله ئەوڕۆ دەست پێ دەکەین هەر لەو بابەتە وەکو با بڵێن درێژە پێدان لە بابەتی شوبهات لە شەهەواتەکان ئەوەیە کە شەهوەت و خۆشویستنی شوهرەت و ناوداری لە ناو خەڵکی، کە ئەوشیان بەڕاستی یەکە لە نیشانەکانی دڵی نەخۆش کەوا حەزی لە ناو خەڵکی ناودار بێ و خەڵکی بیناسن. ئیتر وەکو ئەیوبی سوختیانی ڕەحمەتی خوای لێبی دەڵێتن ما صدق عبد قط فأحب الشهرة. هیچ بەندەیەک ڕازگۆبی بە هیچ شێوەیەک خۆشویستنی شوهرەت و ناوداری لە ناودڵی ئەو بەندەیە نییە. بشری کوڕی حارث دەفەرمی متق الله من أحب الشهرة. بەڕاستی ئەو کەسە لەخوا ناترسێ کەوا پێی خۆشە ناودار بی لە ناو خەڵکی. ئیتر خۆشویستنی شوهرەت و ناوداری چەند شێوازەکی هەیە، هەندێکی شاراوەیە و هەندێکی زۆر ئاشکرا. لەوانە یەکەمیان ئەو کەسە دائیمەن پێی خۆش بی لەسەرەوەی مەجلیس بی و پێی خۆشە دائیمەن هەر ئەو قسە بکە خەڵکیش گوێی لێ ڕابگرن. پێغەمبەر صلی الله علیه و سلم لەو حەدیثێکەوە ئیمامی تەبەرانی و ئیمامی بەیهەقی ڕوایەتیان کردیە و لە صحیحی جامعدا هاتیە، دەفەرمی اتقوا هذه المذابح يعني المحاريب. پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمی خۆتان بپارێزن لەو جێگایانەی کەوا بەڕاستی المذابحە. مذابح چییە؟ واتە ئەو جێگای کەوا دینەکەت تێیدا سەر دەبڕێ، يعني المحاريب، يعني ئەو جێگایانەی کەوا محاریبە، جێگای با بڵێن جەمعی محرابە. لە شەرحی ئەو حەدیثەی وەکو ئیمامی هەیثەمی لە مەجمەعی فەوائد و هەروە ئیبن الئەثیر لە نهایەدا دەفەرمی مەبەستی پێغەمبەر صلی الله علیه و سلم لێرەدا ئەوەیە کە صدور المەجالس، واتە سەروەی مەجلیسەکان. لەبەرەوەی فعلا کەسێکەوە ئەو شەهوەتە لە ناو دڵ و دەرونی هەبی پێی خۆش بی دایمەن لەسەرەوەی مەجلیس دابنیشی لەبۆی لە ناو خەڵکی دیار بی، بەڕاستی وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم ناوی لێنا ئەو جێگایانە و سەرەوەی مەجلیس ئەوە مەذابحە. ئینسان ئەگەر ئاگادار نەبی بەڕاست دەبتە مای ئەوەی کەوا دینەکەی سەر ببڕێ. شێوازش کە لە شێوازەکانی خۆشویستنی شوهرەت و ناوداری ئەوەیە کەوا ئەو کەسە نەشوەت و لەزەتێک وەربگری کاتێکەوە مەدحی دەکەن، کاتێکەوە ڕوبەڕووی مەدحی دەکەن، ئەو کەسە زۆر پێ مرتاح بی نەشوەت و خۆشیەک لە ناو دڵ و دەرونی هەست پێ بکە. لە صحیحی بوخاریدا هاتیە لە عەبدوڕەحمانی کوڕی ئەبی بەکرە دەجێڕتووە ئەویشیان لە بابی دەفەرمی لە خزمەت پێغەمبەر صلی الله علیه و سلم لە مەجلیسەکەی ئەودا پیاوێک ڕوبەڕوو مەدحی پیاوێکی دیکەی کرد. پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی وەیلەک، لە ڕوایەتەش کە هەرعین لە صحیح بوخاری هاتیە وەیحەک قەطەعتە عنق صاحبک. دەفەرمی پێی فەرموو وەیلەک، واتە واوەیلا لە بۆ تۆ، قەطەعتە عنق صاحبک، کەواتە برایەکەت یاخود هاوڵەکەت کە تۆ مەدحی دەکەی سەرت بڕی کوشتت. ئەوز دەفەرمی چەندین جار پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەو عیبارەتەی تکرار کردەوە وەیلەک
قد قطعت عنق صاحبك چەند جار تکراری کردەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم لەبەرەوەی ئەو کەسێک کەوا مەدحی دەکرێ ئەگەر بێت و ئاگاداری خۆی نەبی بەو مەدحەی هەڵخەڵەتێ ئەو مەدحە دەبێتە مای ئەوەی کەوا ئەو گەیشتە پلەپایەک چیدی کە پێویستی بە هەوڵدان نییە لە بۆەوەی کەوا ڕەزامەندی خوای گەورە بەدەست بینی ئیتر لێرەدا ئەو کەسە فعلا وەکو قطعت عنق صاحبك وەک پێغەمبەر دەفەرمێ واتە سەریت بڕی مەبەست لێرەدا واتە کوشتت واتە دینەکەت سەر بڕی ئەتوو لەبەرەوەی ئەو کەسە تووشی غڕور دێ ئەو کەسە لە سنووری خۆی دەردەچی مع العلم بەڕاستی ئەو کەسێکەوە قسە دەکا پێویستە زۆر ئاگاداری خۆی بی ئەو کەسێکەوە خەڵکی ڕێزی لێدێن لەسەرەوەی مەجلیس دایدەنێن ئەگەر بێت و ئاگاداری خۆی نەبی لە قەدەرەوەی خەڵک گەورەی دەکەن لای خوای گەورە گچکە دەبیتەوە خوا پەنامان بدە ئیتر دەمێنێتەوە سەرەوەی حاڵی ئەو کەسە کووە یعنی لەناو دڵ و دەرونی خۆی ئایا زۆر پێی خۆشەکەوە مەدحی دەکرێت لەسەرەوەی مەجلیس دادەنرێ پێویستە ئاگاداری خۆی بی ئەوجا پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی من كان منكم مادحا أخاه لا محالة أجر بيت هر يقلنجو لا محالة هر ويستي مدحي براكي خوي بكاتن فليقل أحسب فلانا والله حسيبه بابلة أحسب فلان أما واتي هذا قام فلان كسيشي تساكا أو صفة تساكيت هذا بلام والله حسيبه بلام هر خوا حق تكيد زانو هر أويش حسابي لقل دكاتن ولا أزكي على الله أحدا وكسيج أمن تسكيناكم لسرخوا والعياذ بالله إمام ابن القيم رحمة خوالي بدرباري مدح دلتن إخلاص يقلابونه لبو خواي قورا لقل خوشويستني مدحو تاوليبون لوي لناو دستي خلچية دلي أوشتانا لناو دلي كونابنوا يعني كسيك بيوي إخلاصي هبي لبو خواي قورا لهمان كادا بيش خوش بمدح بكري وتساوي لوشتبي كوالا بردستي خلچية دەفەرمی ئەو شتانە لە دڵی کەسێک کۆ نابیتەوە هەر وەکو ئاو ئاگر پێکەوە کۆ نابنەوە هەر وەکو ئاو ئاگر پێکەوە کۆ نابنەوە ئەو شتانەش پێکەوە کۆ نابنەوە ئەو جاوەکو ئەو دەڵێتن ئەگەر ویستت ئیخلاص بەدەست بینی ئەوە پێویستە ڕوو لە تەمەع بکەیت تەمەع واتە تو چاوت لەوەی بی لە بەردەستی خەڵکیە ئەوجا خەڵکی داخۆ مەکانەتەکت پێ دەبەخشن ناوەکت لێ دەنێن یاخود هەر شتێکی دیکەت پێ دەبەخشن ئەگەر چاود لەوەی ئیخلاص بەدەست بینی ئەوە پێویستە ڕوود لەو تەمەعی بکەی کەوا چاود لە دەستی خەڵکیە بە چەقۆی یەئس سەری ببڕی واتە مەئیوز بی لە بەردەستی خەڵکی مەئیوز بی لەوەی کەوا لە ناو دەستی خەڵکیە و هەروەها ئەگەر چاود لە ئیخلاصە ئەوە پێویستە بە هەموو شێوەیەک زوهدت هەبی بەرامبەر مەدەحکردنی خەڵکی زوهد واتە بە هیچ شێوەیەک چاود لەوەی نەبی خەڵک مەدحت بکە هەر وەکو ئەو کەسانێکەوە عاشقی دنیانە چەند زوهدیان بەرامبەر بە ئاخرەت هەیە ئەو کەسێک کە عاشقی دنیا بە هیچ شێوەیەک بەشی قیامەتی ناوێ هیچ حەقی لە قیامەت نییە ئیتر ئەتوش ئەگەر چاود لە ئیخلاصە پێویستە بەو شێوەیە هەر وەکو عاشقانی دنیا چاویان لە قیامەت نییە ئەتوش ئەوها چاود لە مەدحی خەڵکی نەبی ئیتر بەو شێوەیە دیارە ئەوزەوەکو دەفەرمیتن ئەگەر گوتی دەڵێ ئەگەر دەپرسی بە چ دەتوانی ئەتوو ئەو مەنزیلەتەی بەدەست بینی و ئیخلاص بەدەست بینی و بەو شێوەیە چاود لە دەستی خەڵکی و چاود لە مەدحی خەڵکی نەبی دەڵێ بە دوو شت ئەویشیان بالصبر واليقين صبر ويقين بەڕاستی وەکو معلومە بالصبر واليقين تنال الإمامة في الدين وەکو قاعدەیە بەڕاستی ئیتر لە حديثك كوا عين إمام البخاري هنايتي هل وكو نمونا لسر أوي كوا صحابي بيغمبر خوان لرازي بي أهل بيت بيغمبر صلى الله عليه وسلم خوان لرازي بي أهن موقف يان كوبا برامبر ببنح كردن لا صحيح بخاري داتي ابن أبي مليكة دا جياريتا دفرمي لو كاتي كوا دايك من عائشة خوان لرازي بي لسر مرق بو دفرمي ابن عباس خوان يقول لخوي للباب رازي بي إذني ورقل كوا بيتا جوري وسرداني بكا دەڵێ ئەویش گوتی بانەیە لەبەر ئەوەی ئەخشا ئەن یوثنیە عەلەیە لەوەی دەترسیان بێتە ژوورێ مەدحم بکاتن مش حەز ناکەم کەسێک مەدحم بکاتن دەڵێ وانیش گوتیان ئەوەی لە مەجلیسەکەی بوون گوتیان ئاخر ئەوە ابن عەباسە ابن عەمی ڕەسوولی الله صلی الله عليه وسلم ئامۆزای پێغەمبەر صلی الله عليه وسلم ناو خەڵکی ناسراوە با بێتە ژوورێ فەرمی دەبا بێتە ژوورێ دەفەرمی کاتێکەوە هاتە ژوورێ سلامی لێ کرد ئەوجا پرسیار لێ کرد كيف تجدينك دەبی حاڵت کوبی یا ئومە وەزعت کووە فەرمووی قالت بخير إن اتقيت
چاکم ئەگەر تەقوام هەبی چاکم ئەگەر تەقوام هەبی. دەفەرمی ابن عباس فەرمووی فأنت بخير إن شاء الله، ئەتوار بە خەیری، ئەتوار هەر لەو حاڵەتەیدا کە بە خۆت دەری تەقوام هەبی بەڵێ تەقوات هەیە. لەبەرەوەی دەفەرمی ئینتی بەوەی کە وەصفی عائشە دەکا بۆی کەوە ئەتوو خێزانی پێغەمبەری صلی الله عليه وسلم هیچ ئافرەتێکی نەخواست پێغەمبەر صلی الله عليه وسلم کەوا کەجبی تەنها ئەتوو نەبی. و هەروەها خوای گەورە لە بۆ ئەوی بەڕائەتی تو بسەلمێنی وەکو معلومە لە سوورەتی نور ئاەتی دابەزان تاوەکو بەڕائەتی تو بسەلمێن لە بۆ هەموو خەڵکی هەتا ڕۆژی قیامەت. ئەوجا دەفەرمی پاشەوەی کەوا ئیبن عەباس ڕۆیشت ئیبن زوبەیر هاتە لای عائیشە خوای لە ڕازی بی دەفەرمی دایکمان عائیشە پێی فەرموو تاوەکو ئەویش بە هەمان شێوە وەکو ئیبن عەباس باسی عائیشە نەکا فەرمووی پێشی تو ئیبن عەباس لێرە بوو فأثنى علي وصفی چاچی کردم ووددت أني كنت نسيا منسيا بەڵام والله پێم خۆش بوو بمردبام ئەمن شتێک بام لەبیر کرا بام نەوەک لە مەجلیسی من کەسێک مەدحم بکاتن. کەواتە بەڕاستی هەندە پێیان مهم بوو لە مەجلیسی خۆیان مع العلم ئەو وەصفە و ئەو مەدحەی ئیبن عەباس لە بۆ دایکمانە عایشە هیچ مبالغەی تێدا نەبوو، هیچ مبالغەی تێدا هەمووی حەقت بوو. ئەوجا لەگەڵەوەش بەو شێوە پێیان ناخۆش بوو. کەسێکی دیکە وەکو لە سیر ئەعلام النوبەلا ئیمامی ذەهەبی دەجێڕتەوە دەفەرمی هاتە لای ئیبن عومەر خوای گەورە لە خۆی لە بای بڕازی پێگوت یا خەیڕ الناس و یا ئیبنە خەیری الناس، ئەی چاکترینی خەڵکی، ئەی کوڕی ئەو کەسەی کەوا ئەویش چاکترینی خەڵکی بوو. دەڵێ ئیبن عومەر فەرمووی ما ئەنە بخەیری الناس ولا بئیبنی خەیری الناس، ئەمن نە بە خۆم چاکترینی خەڵکم نە بابیشم چاکترینی خەڵکی بووە ولكني عبد من عباد الله. زۆر مهمە بەڕاستی ئینسان خۆی لەبیر نەکا لە کاتێکتەوە کەوا مەدحی دەکرێت. ئەمن بەندەیەکم لە بەندەکانی خوای گەورە ئەرجو الله وأخافه، ئەم ڕەجام وایە لە خوای گەورە لێی دەترسێم والله لن تزالوا بالرجل حتى تهلكوه. والله ئەو مەدحەنگۆ وا لە ئینسان دەکاتن وازی لێ ناینە هەتا وەکو تهلكوه تووشی هەلاکەتی دەکەن. هەروەها لە سیر ئەعلام النوبەلا ئیمامی ذەهەبی دەجێڕتەوە لا مروزي دجرتو دفرمي إمامي مروزي بإمامي أحمد يقول إني لأرجو أن يكون يدعى لك في جميع الأمصار. أم رجام ولهمو شارولاتان باسي توبكريو باسي علمي توبكريو. فقال يا أبا بكر إذا عرف الرجل نفسه فما ينفعه كلام الناس. يا أبا بكر باهر خلشي باسم بكن أجر أم بخوم خوم دناسم أمن سما قسەی خەڵکی چ سوودێک لە بۆ من دەگەینیتن. ئیتر بە حەقەت یعنی مەدحکردنی خەڵکی یعنی وەکو ئەو کابرای ئەعرابی کە هاتە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێکەوە بەو شێوەی وەصفی خۆی کرد بە حساب کەسێکی زۆر بەدە و زمانە گوتی ئینە مەدحی زەین وەذەمی شەین، ئەمن کەسێک مەدح بکەم بەڕاستی جوانی دەکەم بە مەدحی خۆم، کەسێکیش لە کەدار بکەم لۆمەی بکەم زەمی بکەم و گازاندەی لێ بکەم ئەوە لە کەدار دەبی ناشرین دەبی. پیامبر صلی الله علیه و سلم فرمووی ذاک الله عز وجل، ئەوەی ئەتوو وەصفی دەکەی ئەوە وەصفی تو نییە، نا ئەوە بەس الله سبحانه وتعالى ئەوە وەصفیتی. ئەگەر خوای گەورە مەدحی کەسێک بکە ئەو کەسە پێ بەرز دەبیتەوە، ئەگەر خوای گەورە کەسێک لۆمە بکاتن ئەویان پێ لە کەدار و عیبدار دەبی. کەواتە بەڕاستی ئەگەر ئینسانێک وا بیر بکاتەوە چاوی لە دەستی خەڵکی نابی و چاوی لەوەی نییە کەوا خەڵک مەدحی بکەن. وەکو معلومە لە سەحابە و هەروە لە تابعین دەجێڕنەوە کەسێک ئەگەر مەدحی یەک لەوانێ بکرد بە بەو شێوەی دەیفەرموو اللهم اغفر لي ما لا يعلمون، خوا لێم خۆش بە لەو شتێک کە ئەوان نایزانن ئەو کەم کورتێک کە ئەمن هەیتم و بەخۆم دەزانم، ولا تؤاخذني بما يقولون، و هەروە خوا لێم مەگرە بەو قسەی کە ئەوان دەیکەن دەربارەی من، واجعلني خيرا مما يظنون، وخوا وام لێ بکە زۆر چاکتر بم لەوەی ئەوان گومانم پێ دەبەن. ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێ بێ ئەگەر کەسێک لە بەرەوڕوو عینی مەدح بکرد بە دەیفەرموو والله إني إلى الآن أجدد إسلامي وما أسلمت بعد إسلاما جيدا. شيخ الإسلام يقول والله أجر بيتو تماشاي من بكن أمن بخوم قناعته والرأي برامبر بخوم أوهايا أمن إستاج دقل دابي جار لدواي جار إسلامتي خوم نويدا كموا حتى استا امن بقناعته مسلماني چوانيم كوا اسلاما جيدا اسلاما چي تاك مورگرت بي كواته هر چند اوان مدحيان ذكر او بخوي بو شوي وصف خوي ذكر دياره زياتري بابلين وكو صحابه وتابعين او زانا بريزان براس لباب التواضع
بەو شێوەی تەماشایان خۆیان دەکرد. ئیتر کە تەماشا دەکەی بەو شێوەی با بڵێن مەسەلەی مەدەحکردن پێویستە لەلایەنی ئینسانی موسڵمانەوە بە هیچ شێوەیەک جێگای لەناو دڵ و دەرونی نەکاتەوە بە پێچەوانەوە. ئینسانی موسڵمان ئەوەی خەمی بی ئەوە بیکەوە بە چ شێوەیەک خزمەتی ئیسلام بکات تاوەکو خوای گەورەی لێ ڕازی دەبی ئەوجا لە هەر جێگایەک بی شەر نییە لەسەرەوەی مەجلیس بیتن. وەکو لەو حەدیسێکەوە ئیمامی موسلم ڕوات کرد ئەبی دەر دەجێڕتەوە خوای لە ڕاز دەفەرمی ئەگەر بێت و کەسێک لە دنیادا يعمل العمل من الخير ويحمده الناس کەسێک لە دنیادا ئیشی چاک دەکا بەڵام لەگەڵ ئەوەش خەڵکی بە چاکە وەسپی دەکەن خەڵکی سوپاسی دەکەن بەبێ ئەو داوا بکە ئەوجا لێرەدا پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی تاوەکو سنوورێکمان لۆ دابنێ معنای ئەوە نییە هەموو شتێکەوە باسی تو دەکرێتن ئەوە معنای وایە لە پلە و پای تو بینتە خوارێ وایە خۆت ئەتو ببێ صاحب ئەو دڵە نەخۆشیەکەوەکو ئێستا ئەمە لێی دەترسین و باسی لێ دەکەین. پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی تلك عاجل بشرى المؤمن ئەو مژجێنیەیە کە خوای گەورە لە دنیادا بە ئیماندار دەبەخشی. کاتە مەبەست لێرەدا چییە؟ یعنی ئەگەر بێتەوە تو بەخۆت ئەو شتە ناو دڵ و دەروونت نەبی بە دڵ پێت خۆش نەبی خەڵک مەدحت بکا بەڵام ئەگەر خەڵکیش باسییان کردی ئەوە مژدەیەکی خوای گەورەیە سبحانه وتعالى لە دنیادا پێت دەبەخشی پێشی قیامەت. لە حەدیثێکە کەوا ئیمامی ئیبن ماجە ڕوایەتی کردێ عین ئەبی دەر دەجێڕتەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمی قلت له الرجل يعمل العمل لله فيحبه الناس عليه. تماشاك لێر دەهات تحديد دەکا کەسێک کارێک دەکا لە بۆ خوا دەیکا لە بۆ خەڵکی نایکا بەڵام لەگەڵەوەش خەڵکی خۆشیان دەوێت لەسەر ئەو کارە چاکێکەوە کردیتی عینی لەوێندەش پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی ذلك عاجل بشرى المؤمن بەڕاستی ئەوە مژدەی خوای گەورەیە لە دنیادا لۆی بە پێشی خستە پێشی ئەوەی کەوا بگاتە ڕۆژی قیامەت. شێخ ابن عوثەیمین ڕەحمەتی خوای لێ دەربارەی ئەو شتە دەفەرمێ گەر کەسێک کردەوەیەک کرد لە بۆ خوا سبحانه وتعالى مەبەستی ئەوە نەبوو کەوا خەڵک مەدحی بکا بەڵام لەگەڵ ئەوەش خەڵک مەدحیان کرد و بە چاکە وەسفیان کرد ئەگەر لە دڵیشدا دڵی پێخۆش بوو بە مەدحکردنی ئیمانداران کەواتە لێردا ئاگادار بە یعنی نەوەک بەخۆی داوای بکە بەڵام خەڵکێکەوە بە چاکە وەسفی کرد دڵی پێخۆش بوو لەبەرەوەی بەو شێوەی تێگەیشتکەوە عاجل بشرى المؤمنە دەفەرمی لەو حاڵەتەی لەم يضره ذلك ولم يعد من الرياء لەو حاڵەتەی ئەوە زەرەری لە بۆی نییە و هەروها بەڕیاش لەسەری نانووسرێ والله أعلم. بەڵێ حاڵەتی سێیەم یاخود شێوازی سێیەم لە شێوازەکانی ئەوەی کەوا کەسێک خۆشویستنی ناوداری لە ناو دڵ و دەرونیدا هەبێ حوبی شۆهرەتی هەبیتن شێوازی سێم ئەوەیە کەوا ئەو کەسە پێی خۆش بی دائیمەن کە دەستە هەر جێگایەک خەڵک لەبەری هەڵبستنەوە پێی خۆش بی کە دەستە هەر جێگایەک خەڵک لەبەری هەڵبستنەوە و خەڵک حسابی لۆ بکە. ئیتر لێردا وەکو لەو حەدیسێکەوە ئەبوو داود و هەروە لە موسنەد ئیمام ئەحمەد هاتیە دەفەرمی معاویە خوای لێ ڕازی بی کاتێکەوە بەلای ئیبن زوبەیر و ئیبن عامردا ڕۆیشت دەفەرمی ئیبن عامر لەبەری هەڵستاوە و ئیبن زوبەیریش دانیشت. معاویە فەرمووی اجلس دانشە فإني سمعت رسول الله صلى الله عليه وسلم يقول من سره أن يتمثل له الرجال قياما فليتبوأ مقعده من النار. جملة پیغمبر صلى الله عليه وسلم دەفەرمیتن هەر کەسێک پێی خۆش بی کەوا خەڵکی لەبەری هەڵبستنەوە با جێگای خۆی ئامادە بکە لە ئاگری جەهەنەم خوا پەنامان بدە. کەواتە زۆر خەتەرە کابرایەک بە دڵ پێی خۆش بی دەستە مەجلیسە چی ئەو مەجلیسە لەبەری هەڵبستنەوە با جێگای خۆی ئامادە بکە لە ئاگری جەهەنەم لەبەرەوەی ئەوەیە کە لە شێوازەکانی خۆشویستنی ناوداری. و لەو ڕوایەتێکەوە ئیمامی ئەحمەد و ترمذی ڕوایەتیان کردی بە ئیسنادی صحیح لە ئەنەس دەجێڕتەوە خوای لێ ڕازی بی دەفەرمی لم يكن شخص أحب إليهم يعني إلى الصحابة رضي الله عنهم من رسول الله صلى الله عليه وسلم. هیچ کەسێک لای سەحابە خوای لێ ڕازی بی لە پێغەمبەر خۆشەویستتر نەبوو. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە هەموو کەسێک خۆشەویستتر بوو لەلایەن ئەو جا لەگەڵەوەش وكانوا لا يقومون له إذا دخل عليهم. ئەو جا کاتێکەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم بچوو بالایان لەبەری هەڵنەدەستانەوە لەبەرچی لەبەری هەڵنەدەستانەوە لما يعلمون من كراهيته لذلك لەبەرەوەی دەیانزانی پێغەمبەر صلی الله عليه وسلم پێی ناخۆشە لەبەرەوەی دەیانزانی پێغەمبەر صلی الله عليه وسلم پێی ناخۆش کەواتە بەڕاستی ئەوە خاڵێکی زۆر زۆر گرنگە لەو فەرەز ناخەڵکە چیش لەبەرت هەڵدەستنەوە
لە ڕێزداری خۆیانە بەڵام ئەتو پێویستە زۆرت پێ ناخۆش بی بە فعلیش پێت ناخۆش نەوەک وەکو مجاملەیەک بەڵکو پێویستە پێت ناخۆش بی و اقتداکردنیش بە سنەتی سەحابە دیارە زۆر پێویستە فعلا لەناو ئیمانداران باوابیتن مەگەر کەسێک لە سەفەر بگەڕێتەوە وەکو واردە لە پێغەمبەر لەبەری هەڵستایتەوە ئەو جا معانەقەشی کردیە وانە بەڵام لە حاڵاتی ئەتیادی با لەبەریەک هەڵمەستینەوە ئەوە بەڕاستی ئەو کەسە لەوەی با بترسێ ئەو شتە لە ناو دڵ و دەروین دروست بی کە ئینسانە بەڕاستی نەفسی ضعیفە خەڵکەکی زۆر لەبەری هەڵدەستن لەوانەیە شتێک لە دڵی دروست دەبی وانە ئیتر ڕەحمەتەن بئەخیک لەبەری هەڵمەستەوە کاکە بەخۆشت پێت خۆش نەبیکەوە کەس لەبەر هەڵبستەوە ئەوە یەک لە با بڵێن شێوازەکان یاخود یەک لە نیشانەکانی نەخۆشی دڵ ئەوەیە کەوا خۆشویستنی ناوداری لە ناو دڵ و دەرونی هەبی نەخۆشیەکی دیکە لە شەهەواتەکان ئەوش ئەوەیە شەهوەت حب الرئاسة کەواتە شەهوەتی خۆشویستنی سەرۆکایەتی و سەرکردایەتی و کورسی و پلەپایە بەدەستهێنان ئیمام بوخاری ڕەحمەتی خوای لەبی ڕوایەتی کردیە لە ئەبی هورەیرە کە ئەویش لە پێغەمبەر دەجێڕتەوە خوای گەورە لە ئەبو هورەیرە ڕازی بوو و هەروەها صلی الله عليه وسلم لە بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی إنكم ستحرصون على الإمارة سبحان الله إنكم ستحرصون على الإمارة کەواتەوە یەک لە معجزاتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم باس لە شتێک دەکات لە دوای خۆی دێ کەوا خوای گەورە کەمێک لە غەیبیاتی لە بۆ کەشف کردیە وەکو رسول الله صلی الله عليه وسلم دەفەرمی لە دوای من کەسانێکتان لێ پەیدا دەبی حەریص دەبی لەسەر ئەوەی کەوا ئەمارەت بەدەست بینی ببیتە ئەمیر ببیتە سەرکردە بەڵام ئەوجا بزانن وستەکون ندامة يوم القيامة بەڵام ئەو کەسەی کەوا پێی خۆشە ئەمارەت بەدەست بینی ئەوە پەشیمانی لە دووە لە ڕۆژی قیامەتێ پەشیمانی لە دووە دیارە کاتێک کە دەفەرمی پەشیمانی لە دووە لەبەرەوەی مەگەر کەسێک بە حەقی خۆی وەری بگری بە عەدالەت وەری بگری لەبەرەوەی کەسێک کە پێی خۆش نەبی بەڵام بە زۆری مسلمانان هەر وەکو لە سیرە و سونەی سەحابەکان وابووە خوان لە ڕازی بی کەوا بەسەریان داسەپێندرا سەحابەکان بە زۆری گوتی ئیلەه دەبی بیکەن یعنی ئەو مناقەشەی بینی ئیمامی عومەر و ئەبوو بەکر خوان لێ ڕازی لە دوای وفاتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە دوای ئەوەی کەوا سەحابە هەمووی متفق بوون لەسەر ئەو دوو پیاوە بەڕێزە ئیتر یەک لەوانە دەبا بیکە تەماشاکە مناقەشەی چەند جوان لە نێوانیان ڕووداتن لەسەر ئەوەی کەوا چی هەیان بیکە ئیمامی عومەر بە ئەبوو بەکر دەفەرمی خوای لێ ڕازی دەفەرمی ئەتوو بیکە لەبەرەوەی ئەنتە ئەفضل منی ئەتوو چاکتری لە من ئەبوو بەکر خوای لێ ڕازی دەفەرمی نەخێر ئەتوو بیکە ئەنتە ئەقوا منی ئەتوو لە من بەهێزتری ئیمامی عومەر دەفەرمی نەخێر قوتي لك مع فضلك قوتو هێز و توانای منیش لە خزمەتتە لەگەر فەزلی خۆت ئەوجا دەست بینە و بامبایعەت بدەمێ ئیتر بەو شێوەی بوونە لەگەڵ ئەوەش کەسێکەوە بەو شێوەی بیکە و حەق خۆی بداتێ ئەوە لە بۆی نابیتە نەدامەت وەکو زانیان دەفەرمون لەبەرەوەی وەکو لەو حەدیثێکەوە عینی ئیمامی بوخاری ڕواتی کردیە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمیتن ئەو حەفت سنفەی کەوا لە ڕۆژی قیامەت کەوا خوای گەورە سوبحانه وتعالی لەژێر سێبەر داڕایان دەگری یەکەمیان الئیمام العادل ئەو کەسێکەوە ئیمامەتی کردیە گەورە و سەرکردە بووە عادیلیش بووە ئیتر بەو شێوەیە لە سیرەی پێغەمبەر صلی الله علیه و سلم تەماشادێکی ئەو کەسێک کە داوای ئەمارەت و گەورەیی کردێ بە هیچ شێوەیەک پێی نەبەخشیە وەکو لە کتێبەکانی سیرەدا باز دەکرێتن بە سەنەدێکی صەحیح کەوا پێغەمبەر صلی الله علیه و سلم کاتێکەوە چووە لای بەنی عامری کوڕی سەعسەعە بانجی دەکردن لە بۆ ئیسلام تەمەن لەو کاتە هێشتا لە مەکەی بوو پێغەمبەر صلی الله علیه و سلم خۆی عەرزی سەر ئەوەکان دەکرد خەڵکەکان دەکرد تاوەکو مەئوایەک و مەلجەئێک لە بۆ خۆی پەیدا بکە ئیتر یەک لەوانەی کەوا چووە لایەن بەنی عامر بوو پاش ئەوەی بانجیانی کرد لە بۆ لای خوای گەورە سوبحانه وتعالی و هەروەها داوای لێکردن کەوا ئەگەر موسڵمان بن و ئەمن لە خۆتان بگرن وا بوو ئەوان وەڵامیان داوە یەک لەوانەی کە با بڵێن لە بەنی عامر بوو وەکو برا گەورەی بەنی عامر بوو ناوی بەیحەڕەی کوڕی فیراز بوو دەڵێ پێی گوت ئەڕەئەیتە ئین نەحن بایعناکە عەلی ئەمریک باش ئێستا ئەمە گەر بەیعەتت بدەین لەسەر ئەو ئیسلامەتیە ثم أظهرك الله على من خالفك ئیتر خوای گەورە سەرکەوتنی پێبەخشی لەسەر ئەو کەسانەی کەوا دژمنانی تونە واتە خوای گەورە سوبحانه وتعالی مەسئولیەتی پێبەخشی بەوەی کەوا زاڵی کردی لەسەر دژمنانت ئەیەکون لەنا الأمر من بعدك تەماشاک قەیدی ناکە هەتا بە خۆت مای بادە بۆ تووی گەوراتیەکە ئەمەش پاڵپشتیت دەکەین بەڵام لە پاشی تو ئایا ئەو گەوراتیە دەدرێتەمە وەکو بەنی عامر دەدرێتەمە
پێ ساسم فەرمووی الأمر لله يضعه حيث يشاء نەخێر فەرمانی خوایە لە جێگایکی دایدانی کە خوا مەشیئەتی لەسەر بێ مع العلم لەوانەیە ئێستا ئەمن و ئەتوو باین دەمانگۆ کوورە کاکە لە وەزعی لە مەکەی و هەر بەس جێگایەک بیتن ئەگەر وعدەشیان پێ بدەم دوای خوا گەورەیە بزانین داخۆ چی بەسەر دێتەوە نییە نا ئەگەر چی لەو تنگانەیەشدا پێ سەلەم ئەبەدەن وعدێک ناداتن کەوا قەنەعەتی پێ نەبی نەخێر الأمر لله يضعه حيث يشاء ئەمری خوایە لەو جێگایشدا دەنێ کە خوا بەخۆی بێ سبحانه وتعالى لا رواياتش كوا إمام بخاري روايات كده أبي موسى دجرته خوي يقول لي رازي بدفرمي بخوم ودوك السوين خدمت بيغمبر صلى الله عليه وسلم دفرمي يقلو دو بياواني كلا قلم بو قوتيان أمرنا يا رسول الله أمرنا واتبماك أمير لجيقاق يا رسول الله وقال الآخر مثله أويدي كشان بها ماشي وداوي لبيغمبر صلى الله عليه وسلم بيغمبر صلى الله عليه وسلم فرمي إنا لا نولي هذا من سأله ولا من حرص عليه ئێمە ئەو کاروبارەی خۆمان نادەینە کەسێک کە بەخۆی داوای بکە یاخود حەریص بی لەسەری ئیتر وەکو معلومە بە پێچەوانەوە ئینسانی ئیماندار وەکو گوتمان پێی مهم نییە لە هەرچێن دەرێبی مهم خزمەتی ئیسلام بکە لەو حەدیثەی کەوە سعدی کوڕی ئەبی وەقاص دەجێڕتەوە ئیمامی مسلم ڕوایەتی کردێ دەفەرمێ جۆم لە پێغەمبەر صلی الله عليه وسلم إن الله يحب العبد التقي الغني الخفي خوای گەورە ئەو بەندەیەی خۆش دەوێت التقي كسيشي بتقوى لخوا دترسي الغني دولمندا ازو كوزانان كواشر حسك يعني غنى النفس بنفس زور دولمندا الخفي شاراويا ايش خو اذا كاتن ببي او كوا خلشي لخوي بقيني مگر ضرورتك بيبيز بيتن كوا وكو مسألة زكاة دان وصدقة كردن وەکو زانایان کە باس دەکەن هەندە جار هەیە پێویستە تو بە ئاشکرا خێرێک بکەی بە تایبەت ئەگەر زەکات بوو تاکو تەشجیعی خەڵکی دیکەش بکەی بەڵام ئاگادار نیەتی خۆشت بە ئیتر لە حەدیثێکە کە ئیمامی بوخاری دەجێڕتەوە ئەبی هورەیرە لە ئەبوو هورەیرە خوای لە ڕازی بی دەفەرمی پێیان سەڵ سەلەم دەفەرمی طوبى لعبد آخذ بعنان فرسه خۆشی لە بۆ ئەو بەندەیە کەوا آخذ بعنان فرسه کەوا لە غاوی ئەسپەکەی خۆی گرتیە فی سەبیل الله لە هەر جێگایەک لە پێناوی خوا پێویستیان پێ بێ ئەو لەوێندەرەیە ئەوجا دەفەرمی ئەشعەث ڕەئسوه سەری ئەشعەثە واتە گرژ نەبووە و تۆز و خۆڵاوی بووە مغبەڕەتین قەدەماه لاقەکانیشی لە پێناوی خوای گەورە تۆز و خۆڵاویە إن كان في الحراسة كان في الحراسة وإن كان في الساقة كان في الساقة پێی مهم نیە لە هەرچێن دەرێ مهم خزمەت بکە
يك لو أنا وكف ضيد فرمي أو كسي كوا حزل جوراتية إلا حسودي شيء حسرت دچێشی ئەگەر بێت و ڕیاست و پلە و پای هەموو لێیان وەرگرتەوە ئیتر وەکو ئیبن جەوزی نمونەیەک دێتەوە دەڵێ لەوانەیە کەسێکەوە وەعظ بدا واعظە واتە ئامۆژگار دەکات بە ئیسلام مەبەستیشی هەر مەبەستی خودایە سوبحانه وتعالى بەڵام سەبرە خەڵک هەندە ڕێزی لێ دەنێن ئیتر حب و خۆشەویستی ڕیاست لە ناو دڵ و دەرونی دەخواتەوە سوبحان الله ئیتر وای لێ دێ بە مروری زەمن وای لێ دێ حەزی لێ گەورە بکرێت دائما فێرە سەرەوەی مەجلیس بووە ئەگەر جارێک لە خوارەوەی مەجلیسدا بنێت پێی ناخۆشە سوبحان الله ئیتر لە نیشانەکانی دیکەش دەفەرمێتن ئەگەر بێت و کەسێک پەیدابی ئەو کەسەکە واعظە کەسێک پەیدابی ئەویش وەکوی ئامۆژگاری خەڵکی بکە باشتری لە ئامۆژگاری خەڵکی بکە ئەو پێی ناخۆشە سوبحان الله ئیتر ئەوە زۆر خەتەرناکە دەی مەمنوعی بی دەستێکی ماز بکە کاکە وەڵڵاهی گوێ لە ڕاگرتن زۆر سەلامەترە لە قسەکردن زۆر سەلامەترە لای خوای گەورە سوبحانه وتعالى قسەکردن لەبەرەوەی ئەو کەس ئاگای لەخۆی تووشی ڕیایی دێ تووشی ئەنواعی مەشاکل دێ کە تەئسیر لە دڵەکەی بکات هەرچی کەسی گوێ لێ ڕاگرە بە ئیسراحەت و گوێ لێ ڕادەگرین و استفادەی خۆشی لێ وەردەگرین ئینشاءالله دەکاتە عەمەلیش ئیتر ئەو کەسێکەوە حکم ڕیاسەتی ئەگەر گوێ لێبی کەسێک پەیدابی لەوی قسەی خۆشتر بی و چاکتر بی ئیتر پێی ناخۆشە کو دەبی کەسێکی منافسەوی بکات و چەندین شێوازی دیکەش دەوانە عەبدوڕەحمان کوڕی مەهدی دەجێڕ دەڵێت ڕۆژی جومعان دادەنیشتم دەرسم هەبوو ئەگەر خەڵکی زۆر دانیشت بە دڵم خۆش دەبوو ئەگەر خەڵکیش کەم دانیشت بە بەڕاستی خەفەتم دەخوارد دەڵێت لە بیشری کوڕی مەنسوورم پرسی دەربارەی ئەو حەزەی ناودڵی خۆم دەڵێ گوتی هذا مجلس السوء فلا تعود إليه بەڕاستی ئەو مەجلیسەی تو مادام ئەو حەزە ناودڵت کرد مەجلیسەشی سوءە خراپە ئاگادار کاتێ یعنی زار بە شەیطان وەکو لە تەلبیسی ئیبلیس هاتێ دەرێت شەیطان ئەوەی لە ناو دڵ بۆ شێوەیە دەڕازێنێت کاکە خۆت مەبەستت خۆت نییە مەبەستت بێت تالیبی عیلم زۆر بی نا تالیبی عیلم خۆشە نی لە لای من زۆر بی کاکە ئەو هەموو مامۆستایە هەیە ئەو هەموو دروسە هەیە با لای من زۆر نەبیسی ئیشکالێکی وانێ کەواتە شەیطان بە هەموو شێوازێک دەیەوێت هەوڵ لەگەڵ بداتن ئەو حوبی ڕیاست ناو دڵ و دەرونت دروست بکات و هەروەها یەک لە نیشانەکانی کە دەڵێ ئەوەیە کە ئەگەر بێت و فرسەتی پێ نەدرێت کەوا لە ناو خەڵکی دیار بکەوی مەجلیسێکی گەورەی و خەڵکە خەڵبوویتەوە مەجالی نەدەن دوو قسام بکاتن ئیتر خەفەت دەخوارە و شتێک ئەوەش هەر نیشانەیە لەسەر حوبی ڕیاسەت بە پێچەوانەوە تەماشا دەکەی پیاوانی دیکە لە ئەبی عەمری ئیسماعیلی کوڕی نوجەید دەجێڕنەوە کە وەکو ئیمامی ذەهەبی لێ دەجێڕتەوە دەڵێ دیارە ئەو قوتابی ئەبی عوثمانی حیری بووە لێ ڕۆژیان لە مەجلیسەکەی ئەبی عوثمان دەڵێ باسی ئەوەی کرد کە بەڕاستی جێگایەک هەبوو زۆر پێویستی بە یارمەتی کۆکردنەوە هەبووە لەناو مەجلیسەکە باسی کرد بەڕاستی پێویستمان بە پارە و پول هەیە لەبەرەوەی ئەو جێگا پێویستەی پێپڕ بکەینەوە دەڵێ پاشەوەی کەوا زۆر باسی کرد چەند مەجلیسێک باسی کرد کەس پارەی وای نەهێنا و فڕی نەکردەوە دەڵێ شەیخ زۆر بێتاقەت بوو بۆ شتە ئیتر دەڵێ ئەو پیاوە بەڕێزە ئەبی عەمری کوڕی نوجەید دەڵێت چوو 2000 درهەمی هێنا دیار 2000 درهەمی ئەو کاتی زۆر بووە دەڵێ تەسلیمی شەیخی کرد شەیخیش لەناو مەجلیسەکە زۆر وەسپی ئیبن نوجەیدی کرد دەڵێ ئەو زار گوتی ئەمن بەڕاستی ئیبن نوجەید کارێکی وای کە ڕەجام وا بۆ بکارەوە لە لای خوای گەورە سوبحانه وتعالى نەجاتی بوو بیتن ئینشاءالله تعالى بەڵام دەڵێ کاتێکەوە ئیبن نوجەید جوێی لەو قسانە لە ناو جەماعەت دەکات بۆ شێوەی شەیخەکەی وەسپی دەکات دەڵێ هاتەوە لای لە پێش ساوی خەڵکی گوتی بەڕاستی ئەو پارەی لە بۆ تۆ هێناوە ئیداکم بوو وەکاتە شکە هێنام زۆری پێ ناخۆش بوو ڕەجام وایە بم دەیەوە تا پولێ بڕەوە سوبحان الله لەبەرەوەی هەستی کرد شتێک لە ناو دڵی دروست دەبی چ بکاتەوە بۆ مۆقفێ بگۆڕی لە ناو خەڵکی بەوەی وەسپی کرد کە ئەو پارەی هێنا هەستا وەریگرتەوە ئەو پارەی ئیداکم بوو پێشی ناخۆش بوو کە هێنام لێ بم دەوت لۆی دەبمەوە دەڵێ شەیخیش تەسلیم کرد دەڵێ کە شەو داهات ئەو جا چوو لە دەرگای ماڵی شەیخی دەگوت ئەوش 2000 درهەمەکە ئەم بەستە بەرەوەی وام کرد تا ناو خەڵکی وەسپم نەکەی
ئەو دەفەرمی شێخەکەی گریا و بەو شێوەیە وەحاصل زۆر پێی معجب بوو بە تەقوا و بە خۆپاراستنی ئەو کەسە لە مەسەلەی مەدح و لە مەسەلەی حوبی ڕیاسەت. وهروها چەندین خاڵی دیکەش دەوەیتەوە عەلامەتە لە بۆ حوبی ڕیاسەت لەوانە ئەگەر زۆر بە کورتی باسی بکەیت ئەو کەسە ئەگەر بێت و کە حوبی ڕیاسەت ناودڵ دەروێتی لە کارێکی خەیری کە بەشداری پێ بکەن ئەگەر بێت ئەو ڕەئس نەبی نەیکەنە شتێکی دیار و مەسئول لە ناو ئیشەکە بە هیچ شێوەیەک نەشاتی نییە زۆر بە سارد و سڕی لە گەیشەکە بەڵام کە کردیانە ڕەئس زۆر بە نەشات دەبێت هەر ڕاوەستانی نییە ئەوە عەلامەتە لۆ لە خوارێ ئەتۆ خزمەت نەدەکرد لۆ کە گەیشتە سەری وا دەکەی ئیتر پێویستە ئەمسان خۆی دابێتەوە. وهروها یەک لە نیشانەکانی وایە زۆر نەقد دەگری ئەو کەسە زۆر نەقد لە غەیری خۆی دەگری بەس مەبەستیش ئەوەی غەیری خۆی بشتێتەوە تاوەکو خۆی پێ هەڵبستێتەوە. وهروها ئەو کەسە زۆر مستێڕە لەسەر ڕای خۆی ئەگەر لۆشی بەدیاکەی و ڕایەکەی غەڵەتە هەر مستێڕە لەسەر لەبەرەوەی نابی بلەوکایی بی دابەزین ناقەچێت. وسبب رئيسيش لبقى أولا خوشي أويك وكزانا دفرمون عدم تقدير عواقب التقصير في الآخرة. براستي أو شتي لفيش تساوي مسؤولية شي قولي كاتك لو مسؤولية بيت بخشلا كتقصير كر سد بسد إلى الرجل قيامة. لو حسوا في أصل من دفرميتن كإمام أحمد وعد كده صحيح جامع داتيا أبي أمامة دجرته في أصل فرمي ما من رجل يلي أمر أشرف ما فوق هكذا بكرة أميري دكس زياتريش إلا أتى الله عز وجل مغلولا يوم القيامة يده إلى عنقه أو كسكده يدرير وجه قيامة دستي بمدي بسترايته زنجير كلا سبحان الله فكه بره أو زنجير بتلا لمني ولا دستي ذكريته أجر تاك كادو عدالتي كبي أو بقه إثمه يعني أوتا جناه تاواننا عدالتك يدي فوتين خافنا ما بدا إتلوخو إنسان تشي أمك فوقا ما قد تيجي بي أخير شركة لو بقى تيجي باسك وقت راستية كان كبيرست أما جت بكرة إما كاتك وباز لو بدك إنسان نابي أو خوشيست النوضلي هبي تنبنامل بالرئاسة يعني نابي بهيج شيء خوشيستي لو بايو مسؤولية النوضل دروني هبي بام أو بابا تجاوز لقى مسألة بانگواز کردن و هەوڵدان لە بۆ جێڕانەوەی حکمی خوا چونکە زۆر جاران ئەو دوو بابەتە تێکەڵاو دەکرێت ئەنی کاتێکەوە بانگواز دەکرێت و یاخود هەوڵ دەدرێت لە بۆ جێڕانەوەی حکمی خوا کەسانێک ئیتیهامی موسڵمانان دەکەن لەوانە حەزیان لە پلە و پایە و مەسئولیەت و مەنسەبە ئەو دووشتی زۆر لێک جیاواز بەڕاستی هەوڵدان لە بۆ جێڕانەوەی حکمی خوا ئەوە مەسئولیەتێکی شەرعیە و واجبە کە لەسەر شانی هەموو ئیمانداران بە دەعوە و بجهاد بهمو وسيلة الشرعي لسنوري أو شرعي كوخواي والديه لبروي الإسلام ده وسائلش حكم مقاصده وكم معلومة إتر أو كسيكوا هود ده حكم إسلامي بجاري كوا بهمو وسيلة كان ما بستي أولية ندى تدو أو ما بستي تنبو استشاء أو ما بستي بيتن كوا إلا بخوي ببتسر كردا لبوء كوا حكم إسلامي في هذا كان صار عادنا أو هولي لودا ولا نفس كاتيش آماده ببت خزمتكاري أو كسيك إقامة حكم خواهدك على صوي عادي نوك ما بستي أو بك تنها بخوي بلو بدز بيني واضحة؟ كواتا أودو مسألة ليك جياوازة يعني معناه ونيم لما رفم دابني شمولا نوك حب رئاسة لدن بلوية دعوينا كملوية جهادنا كملوية هول ندم لوجيران حكم خواهد نخير مبالكو لسر زوي خوا لسر بندكاني خوا فيست حكم خواب التابكري أو حقيقة فيست إيمان ما فيها بي أو يقين ما بي أو عقيدة ما بي لسري بالجين لبوي هو البدين لسري بمرين معناه أو شنية أو معناه الدعوة كردني فلو بابي مبالكو أو إقامة كردني منهجة كوا حقيقة حق خواي جوري لنا ملتشي تنها منهج خواي جوري في هذا البلد خواي جوري بارين ولو كسانا بي كوا خواي جوري دول ما هاد كاتوا لهمو أو نخوشيان إن شاء الله تعالى خواي جوري أول بصار والسليم ما تبخشي كما إن شاء الله تعالى بسالة بلند وبغير وخدمة خواي جوري سبحانه وتعالى سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين.